کوردستانیانی خۆشەویستی دانیشتووی وڵاتی سوید بەگشتی 9 سپتەمبەر دوایین ڕۆژە بۆ بڕیاردان لە ئایندەی وڵات و کۆمەلگای سوید گەردەتەوێت وڵاتی سوید بەهێزی خۆی بمێنێتەوە کۆمەلگایەکی ئاسوودە و ئارام بێ ئەوە ئەرک و مافی دیموکراتی خۆت کە دەنگدانە لە ڕۆژی 9 سپتەمبەردا بڕۆ سەر سنوورەکانی دەنگدان و دەنگی خۆت بدە و دەنگ بدە بە پارتی سۆسیال دیموکراتی سوید کە خاوەنی مێژوویەکی قوڵە لە دروستکردنی ئەم بینای ئەم وڵاتە و لە پرسی دیموکراتیدا هاوشان بیرمان نەچێت سۆسیال دیموکرات پارتێکە لە سەرتاسەری دنیا کاریگەری خۆی هەیە و ڕۆڵی خۆی هەیە لە هەموو ئەو وڵاتانەی کە گەلانی تایە هێشتا بە مافەکانی خۆیان نەگەشتون بۆ ئێمەی کورد دوو جار گرنگە دەنگدان بە سۆسیال دیموکرات هۆکارێکیان ژیانمان لە وڵاتێکی ئاسوودە و ئارام کە پێوترێ سوید بۆ ڕێگرتن لەو هێزە ڕەگەزپەرستانەی کە بە هیچ جۆرێ دان بە مافەکانی خەڵک و نەتەوەکانی ترانانێن لە وڵاتی سوید هاوکات هۆکارێکی تر گرنگی دانی دەنگی ئێمە بە سۆسیال دیموکرات بەشداریکردن و درێژەدانە بۆ پرۆژانەی کە لە بینی سۆسیال دیموکرات و گەلی کورد لە ڕێی پارتە دەستە خوشکەکانی وەکو یەکێتی نیشتیمانی وەکو هەدەفە لە باکووری کوردستان لە وجودا هەیە بۆیە داوا لە هەمووانەکەم 9 سپتەمبەر بچنە سەر سنوورەکانی دەنگدان و دەنگی خۆتان بدەن منیش وەک کاندیدی سۆسیال دیموکراتەکان بۆ پارلەمانی سوید لە هەرێمی کوردستان ناوم فەرحان محەممەد بە ژمارە 47 لەسەر لێکی سۆسیال دیموکراتەکان هەم و بە دەنگی ئێوەی بەڕێز ئەتوانێت بۆ یەکەم جار لە سنووری ئەم هەرێمە کوردێک بچێتە پارلەمانی کوردستان و بەڵێن دەدەم بەردەوام بین لە هەوڵ و ئاشناکردن و بەستنەوەی پارت و ڕێکخرا و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بە هەرێمی ئێر بووە هاوکات بە دەستە خوشکردنی زانکۆ و نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی ئێر بروو بە هاوکاری و هەواڵا و هاوپەیمانەکانم لە سۆسیال دیموکرات بەردەوام لە پێناو کۆمەلگایەکی بەهێزتر و سویدێکی ئاسوودەترا تێدەکۆشین ڕەخسانکردن و دابینکردنی بوار بۆ هەموو بەبێ جیاوازی ئاینی و ڕەگەزی و ڕنگ و ڕوخسار تا بتوان خەون و خواستەکانیان بهێنەدی